ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی جەژندا بازاڕەکان قەرەباڵغی و جوموجۆڵی زۆر بە خۆیانەوە دەبینن. لە ئێستاشدا بەهۆی بە ڕۆژووبوونی خەڵک و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ڕۆژدا بازاڕەکانی گەرمیان لە شەواندا کراون و هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستەکانی جەژن ڕوویان تێدەکەن. بەهۆی قەیرانی داراییشەوە کە زیاتر لە 3 ساڵە دروست کراوە، نیگەرانی لە سیمای خەڵکدا بەدی دەکرێت. لە 15 ڕەمەزانەوە لە دوای 15 ڕەمەزان شەوان بازاڕی کەلار هەموو یەکرێتەوە. هەموو عایلە و خێزانەکان بە شەوانیان بە حکمەوەی کەلار گەرمە بە ڕۆژ ناتوانن، هەمویان بە ڕۆژن و ناتوانن. وەڵام شتەکان بەرزە بێتەوە، شتەکان بەرزە بێتەوە بە حکمەوەی قۆزنەوە. ئیتر ئەوەی لەبەرەوەی نزیکی جەژنە و ئەمانەیە تۆ دوکانی وا هەیە شتەکانە یا بە 30,000، دوکانی وایە یا بە 5,000، دوکانی وایە 8,000. شتەکان هەمووی بە ئارەزوی خۆیت. هەمووی حکومەتە بەرە وەڵڵا هەمووی حکومەتە، چکە چاودێر نییە. هەچ کەسێک هەچ کەسی هەڵەسێ بە ئازادی بۆ خۆی شتێکە فرۆشێ و ساخیەکاتەوە بەسەر ئێمەیە. تر جاری وایە شتەکەش عادیە کەچێ و بە ئارەزوی خۆی نرخی لەسەردانێ و گرانیە کاتەوە. بەرە وەڵڵا حکومەت هیچ نە ڕەقابەیە نە چاودێریە هەر ئەسڵان. بەڵێ زۆر دوکانێکی زەمیری نییە چت بەرزەکاتەوە زۆری شەیە زەمیری ڕوانگە داشکانی کردو بووی. وەڵی ئەگەر کەسێ فەقیر وێ هەر خواستی ناتوانێت خواستەکان خۆی جێبەجێ بکە، هەر بە سەیرەکە ناتوانێت بیکڕێ. هەر لە 180 لە 120 خەڵک دەوڵەمەندەتی بۆ بازار لە 180 فەقیرە و تایبەتی جارە مەعاشخۆر و کریەکار توانای نییە. ئەرکی سەرشانی حکومەتە قایمقام باڵا دەستەکانی حکومەت. داواکارم لە حکومەت نرخ ناتەقەی چتۆ وەکو مەعاشەکە نادا نرخ ناتەقەی چتۆ. قەیرانی دارایی چەندە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەیە. هێندەش کاریگەری کردووەتە سەر کاروباری دوکاندار و کاسبکاران و هاوشێوەی هاوڵاتیان لە دۆخەکان نیگەرانن. وەکو پار نییە ئیساتە پار باشتر و پار باشتر و ئیمسال جموجوڵ هەیە بەس کەمە یعنی معاملە وان نییە. وەڵای ئەوەیە پارە نییە و مەعاش نییە جارێ مەعاش کەم ئەیدەن وەکو جاران نییە. وەڵی ئێمە وەکو قماش فرۆشەکە من کتۆڵ فرۆشەکەم لە خۆم و سێرەکەم پێش ڕەمەزان چۆن بووە ئێستا شەروایە. جا حکومەتەیە حکومەت نەماوە ئەگەر حکومەت بووایە ئێستا و شتەیە کرد. هەموو ساڵێ لە ڕەمەزانە ئەم شتە ئەکری و هەموو ساڵێ لە ڕەمەزانە ئەم گرانیە لە بەرزبوونایە و بەردەوام ئەم شتومەکە خەڵک لێی لێکە و هیچیش. واللهی لەلای ئێمە دوکانێ بەنسبەت ئێمەوە پێڵاو شتە بەرزۆ نەبووەتەوە هەر وەک چۆن پێشی جەژن و 2 مانگ پێش ڕەمەزانی فرۆشتومانە هەروە فرۆشتمان. نەوەڵا هەر کەسە و زەمیری خۆیەتی ڕاستی ئینسانەیە لە کاتی بۆنەکانە چت گرانەکە. بەڵام ئێمە وانین ئێمە یەک تایمەی فرۆشین و چۆن فرۆشتمانە زیاد و کەمینی. قەیرانی دارایی زۆر کاریگەری کە لەسەر بازار لەبەرەوەی خەڵک پارەی نییە. ئەم دو سێمانێ مەعاش تۆزێ باش بووە هەر بەلەوەی هەر بازار هەن نەبوو. زۆرینەی هاوڵاتیان بە هاتنی جەژنی ڕەمەزان دڵخۆشن، بەڵام خراپی بارودۆخی سیاسی و ئابووری وای کردووە خەڵک لە بارودۆخێکی ناجێگیردا بۆنەکان بەڕێ بکەن. بەشێکی زۆریشیان ئاواتە خوازن کۆتایی بەم دۆخە چەقبەستووە بهێنرێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.